بنزینی ایرانی بنزینێکی نەتیجەیەکی باشی هێناوە. من خۆم وەکو فیتەرێک بنزینی ئێرانی بەکارهێنم لەبەرەوەی ئۆکتانی بەرزەمادەی کیمیایی کەمتر تێکەن. هاتووە بەلای من ئەدەیتی کاکە گیان ئەو بنزینە عێراقی بە کەڵکی من نایە. هاتووە سوێن بەخوا دایکردەوە. کابرا هاتووە من خۆم لێوە پلاک و نۆزڵم بۆ کردوەوە چاوری کردووە ناو نۆزڵەکانی کە بنزینەکە داگەی هەمووی هەر ئاو. بنزینی خۆمان و بنزینی ئێران بنزینی عێراقی بوون منە با بڵێمانی کە لە بنزینخانەکان ئادرێ بە ڕێژەیەکی بەرچاو دیارە هەموو سایقسیارەکان لێ ڕازی نین ئەویش بە بۆنەی ئۆکتانەکەوێتی ئەویش بە بۆنەی درەنگ سووتان یان خەلل خستنە ناو سیارەکانەوەیە کە بۆی خراپی بنزینەکەوەیە. دووەمیش بنزینی ئێرانی بنزینێکی نەتیجەیەکی باشی هێناوە لەوەی کە لە بەرچاومانایە و خۆمان لە ژیان ڕۆژانەمانە ئیشەکەمان ئەوەیە ئەیفرۆشینەوە بە سایقەکان لێ ڕازین سیارەکانی سراحەت پێکات وەکو بڵێ لە سووتانەکە یارمەتی سیارە باشتر ئەیات بۆی کە یارمەتی دەری یەکتر بن بۆی کە کێشەمەشاهیل دروست نەکەن سەردانی فیتەر نەکەن نەکە بتەوێت لێ تاقی بکەیتەوە یەک بە بۆ نادوش بەوەیە کە بە ڕەنگەکەیە ئەگەر زۆر بتەوێت کە بیناسیتەوە ئەتوانین دەست پەنجە بەکاری بێنیت کە وشک بوویەوە بە دەستاوە بنزینی ئێرانیە بەڵام کە چاورێکی بە شوێن خۆیان بەجێهێڵا تێکەڵێ. خۆم وەکو فیتەرێک بنزینی ئێرانی بەکارهێنم لەبەرەوەی ئۆکتانی بەرزەمادەی کیمیایی کەمتر تێکەن غازی نییە ژینگە پیس ناکە ئەمەی خۆمان عێراقیەکە ئۆکتانی نزمە لەبەرەوەی هەمووی مادەی سەرەتانی تایە دووکەڵ و غازاتە لەبەرەوە خۆشم هەمووەکو فیتەرێک هەمووەکو سایقێک بنزینی ئێرانی بەکارهێنم. هاوڵاتی خۆمان زۆستی قام بنزینخانەی خۆمان نەماوە کاکە بنزینەکان بە کەڵک نایە کۆلیتیان باش نییە اینجا بنزینی ئێرانەکەش تەڵبەتی زۆر لەسەرە بنزین من لە ئێران وێنینی دەبێت بە ڕۆژ کۆ ڕۆژ وایە 15 ڕۆژی وایە 16 تر کابرا هەیە ئیشیە بە 15000 لێی دەرەکە یا بە 15000 کەم یەکاتەوە دوو نوعەیە سەوز و سوور فەرق هەردووکیان باش بەس ئۆکتانی بەرزترە سەوزەکە ئۆکتانی 100 سوورەکە 96 لەو دەورایە. بنزینەکانیش سای ئەمە لە تەوێڵەیە نیوایە چێ لە ڕێگەی پێنجێنەوە یانێت لە سیسایە قۆیانە اینجاکم هەموو بنزینێکی ئێرانیش سیخە پێکراونی هیوایە لی داکە هیوایە دەبەکانی ڕێویە دەبە بۆ دەبە فەرقەکە لە چاو دەبەکانی کەیە. وەڵی بنزینی ئێرانی ئەزانی چۆنە کابراکەیەت بنزینەکڕێت سێری دەبەکەیەکە بنزینەکە ئەیخینە سەر دەستمانیا لە شوێنێکا بۆ ڕژین ئەڵین لە ماوەی 30 ثانیا بشکنە بۆ نەتەوێت هیوا هەیە کابرا هاتووە من خۆم لێوە پلاک و نۆزڵم بۆ کردوەوە چاوری کردووە ناو نۆزڵەکانی کە بنزینەکە داگەی هەمووی هەر ئاو یعنی ئاو ژەنگا و خەڵتە هاتە.